طبعا ئێمە بانکێش کراوین بۆ کۆبوونەوەی بەیانی بەڕێز کاک مەسعود بارزانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بەشداری کۆبوونەوەکە ناکەین و پێمان وایە تەمەنم کۆبوونەوانە بێ ئەنجامە بن بە نەتیجە و پێشووتریش تەمەن نمونەی ئەو کۆبوونەوانەمان هەبووە بە دیاریکراوی تەبان ماوەیەکی دوور بەر لە ئێستا تەمەن خۆت تزانی کۆبوونەوەی هاوشێوە هەبوو و هەمان کۆبوونەوە بڕیاریدا کە کۆمیتەیەک لە هەر سێ لایەنی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی پێک بێ بۆ سەردانی ئەو لایەنانەی تر و بۆ هەنگاوی کردەی ئێمە ئەو کاتیش تەمەن کۆفتە کە سەردانیان کردین تەمەنامانە کرد هەنگاوی کردەی بنرێ و فعلەن بەشێک لەو کێشە بنەڕەتیانەی کە هەن چارەسەر بکرێن تا لە کۆبوونەوەکانی ئایندەدا ئێمەش ئامادە بین و بەشدار بین لەو کۆبوونەوە لە پێناوی چارەسەری جددی ئێمە ینی پێمان وایە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواو ماندوون و ئەم کۆبوونەوە بێ ئەنجامانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵینین و خەڵکی هەرێمی کوردستان ماندووە لە دەست ئەو کۆبوونەوە بێ ئەنجامانە کە هیچی لێ سەوز نابێ و هیچ نەتیجەیە بەدەستەوە نادا ئێمە باوەڕمان وایە کە ئەبێت لە هەرێمی کوردستاندا هەندێک هەنگاوی کردەیی بندرێت کە ئەکرێ ببنە بەردی بناغی هەندێک چارەسەری بنەڕەتی و پاشان گفتوگۆ دەست پێ بکات بە جددی لە پێناوی چارەسەری کێشە هەڵپەسێردرا و هەڵواسراوەکانی هەرێمی کوردستان